ساڵی ڕابردوو بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی و بەشێ لە ڕێکخراوەکان ساڵی سەلامەتی بۆ کەمبوونەوە و نەهێشتن و بەرەو کەم بچوونەوەی ڕووداوەکانی هاتوچۆیان ڕاگەیاند. تەوەری دووەمی بەرنامەکەمان فشار و ڕێنماییەکان لە پێناو کەمکردنەوەی ڕوودا و قوربانیەکانی هاتوچۆ بێکە ئێوارەی ئەمڕۆ لە شاری ڕانیە کۆنفرانسێک یا وەرکشۆپێک سازەکرێت بۆ ڕاگەیاندنی ئەنجامەکانی ئەو ساڵە سەلامەتیە بە ئومێدی ئەوەی نێمەژ کەوا ئەو ڕووداوی هاتوچۆ زۆرەی کە لە وڵاتی ئەمەدا هەیە و لە ئێستادا بە تیرۆری سپی ناو دەبرێ و ژمارەیەکی زۆری هاوڵاتی کوردستانە کاتە قوربانی و بەشێکی زۆریشیان بریندار و کەمەندامە بن بەرەو کەمبوونەوە و بەرەو نەمان بچن. ئەمەش بە کۆمەڵی هۆکارە بە یەکێک لەوانە پابەندبوونی شۆفێرە بە یاسا و مەرجەکانی تونند و تۆڵی و یاساکانی هاتوچۆ و کەمکردنەوەی تیژڕەویە. ئومێ دەکەین کە بەرەو کۆتایی بچێ. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز کارزان محەممەد بەرپرسی پرۆژەی ساڵی سەلامەتیمان کردووە کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە میوانی بەرنامەکە بێ. کا کارزان سڵاوی خوارد لێبێ و سوپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس سڵاو لە ئێوەش سپاس بۆ دەرفەتە. پێم خۆشە باسی لە ساڵێک لە سەلامەتی پرۆژەی ساڵێک لە سەلامەتی چییە و چۆن باسیەکەنەوە؟ بەڵێ بناوی خۆی بەخشندەی میهرەبان سپاس بۆ ڕەخسانی ئەو دەرفەتە سڵاو لە بینێدان و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان. پێشووی بسمە ناو بابەتەکە پێم خۆش بوو شتێک ڕاستکەمەوە کە ئەم وەرکشۆپەی ئەمڕۆ ئەنجام بدرێ. ئێمە لە ماوەی ڕابردوو لە مانجی 5 پرۆژەی ساڵی سەلامەتیمان ڕاگەیان لە شاری ڕانیە ئەوەی ئەمڕۆ کە دەکرێت وەرکشۆپێکە بۆ بەرەنگاربوونەوەی کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان لە شاری سلێمانی یەکێک لە هۆتێلەکان کاتژمێر 4:30 و ئەم پرۆژەی ئێمە بەناوی پرۆژەی ساڵی سەلامەتی مەبەست لێی ئامانزلی کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆی لە هەرێمی کوردستان چونکە ئامارەکان و ئاماژەکان ئاماژەی زۆر مەترسیدارمان پێ دەڵێن کە ساڵانە چەندان و سەدان کەس کە دواتر ئاماژە بە ئامارەکان دەکەین بە ژمارە کە چەند کەس مردووە چەند کەس بریندار بووە لە ڕێگەزی نێر و مێ ئەوانە هۆکاری سەرەکینە کە چەندین هۆکار لەو هۆکارانە هۆکاری سەرچینە کە بوونە هۆی زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان و بەخەمەبوونی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ئێمە ژۆک و ڕێکخراوی چرای چەساوەکانی نیشتیمان کە پرۆژەی ساڵی سەلامەتیمان ڕاگەیان لە شاری ڕانیەی دەواازەی ڕاپەڕین بە ئامادەبوونی نوێنەری بەڕێزان هاتوچۆی ڕاپەڕین و ئەوقافی ڕاپەڕین یەکێتی زانایانی ڕاپەڕین و هەروەها نوێنەری پەروەردەی ڕاپەڕین و لایەنی حیزبی حکومی لەم دەڤەرە بە مەبەستی ئەوەی کە بتوانیت چۆن کۆنتترۆلی ڕووداوەکانی هاتوچۆ بکەین لە هەرێمی کوردستان کە ڕووداوەکانی هاتوچۆ ڕوو لە زیادبووندایە و ئەم ڕووداوانە هۆکاری سەرەکیە ئەوەیە کە دوو بابەتی تەواوکەری یەکترن کە یەکێکیان پابەنەبوونی شۆفێرانە بە ڕێنماییەکانی هاتوچۆ ئەوی تریشیان کە لایەنی حکوومەتە کەم تەرخەمیەکانی لە جادە و ڕێگاوبانەکان کە هۆکارێکی تری سەرەکینە لە زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان. زۆر باشە کاکارزان پرۆژەکە کە ڕاتان گەیاندووە باوەڕتان وایە فشارەکانتان چۆن دەبێت بۆ سەر بەڕێبەرایەتی هاتوچۆی بۆ مەسلێمانیە لە وەرکشۆپێکە کە ڕەنگە تەنها بەڕێبەرایەتی هاتوچۆ ڕۆڵی سەرەکیتیا هەبێت لە کاتێکە ڕێگەوبانەکان تەنها پێوەست نییە بە هاتوچۆ تەنها پێوەستیش نییە بۆ نمونە بە بەڕێبەرایەتێک لە ناو سلێمانی دەواتە ئەگەر لەلایەکەوە ڕێنماییەکانی بەڕێبەرایەتی هاتوچۆ یا خۆت پۆلیسی هاتوچۆ بۆ شۆفێرەکان کەمکردنەوە بێ هۆکارێکی تری سەرەکیش خراپی ڕێگەوبانە دەتانوێت چۆن فشار دروست بکەن بۆی کە ڕێگەوبانەکان باش بن و بە تایبەتی پشکی گەورەی ئەم تیرۆرە سپیە بەر ڕانیە و بەر دەڤەری ڕانیە و پشدەر دەکەوێت. بەڵێ خۆی لە خۆیدا کارکردنی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و خستنەروی هەر بابەتێک لە بابەتەکان تەنها ڕۆڵی فشار دروستکردن لەسەر دەسەڵات دەبینی واتە دەسەڵاتی جێبەجێکردن نییە بۆیە دەکرێت ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی فشار لەسەر حکوومەت دروستکەین و ئەوەی ئەمڕۆژ کە ئەنجام دەدرێت تەنها فشار دروستکردن لەسەر لایەنی پەیوەندیدار بۆ ئەوەی کە حکوومەت بە ئاگا بێتەوە و چیتر ڕۆڵەکانی نەبنە قوربانی چکە بەداخەوە کە بەرپرسەکان باچیان بەوە نییە کە جادە و ڕێگاوبانەکان هەر چۆنێک بن هەر چەشنێک بن چونکە خۆیان بەم جادەنا هاتوچۆ ناکەن و هەر کامێک بیانەوێ دێن بە فڕۆکەکان هاتوچۆ دەکەن و بە ئاسماندا سەفر و سیاحی خۆیان ئەنجام دەن و ئەوەی کە دەمێنێتەوە بە ژمارەتیەکە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کە بەداخەوە بەپێی ئەو ئامارانی کە لە بەردەستماندایە کە لە دەرفەتم پێ بدەیت کە بیخەمە ڕوو کە ڕووداوەکان چەندە لە زیادبووندانە ئێمە
دەبینین کە ساڵانە چەندی میلیۆن دینار لە بۆ ئەو کارە ساتانی کە ڕووی لە گەلی کوردستان کردووە لە چیمیابارانی هەڵەبجە لە ئەنفال لەو ڕوودا و مەترسیدارانی کە ڕووی داوە چەندی میلیۆن سەرف دەکرێت لە یادکردنەوەی ئەم مناسبانە بەڵام دەبینین کە هەڵەبجەیەکی تر ئەنفالێکی تر هەیە حکوومەت هەرێمی کوردستان کەمترین کات دێتە سەرخات ینی لە یەکی 2009 هەتاوەکو سیویەکی 2019 تەسەور دەکەی کە 1993 کەس بە ڕووداوی هاتچۆ مردوونە ینی لە ماوەی 2009 هەتاوەکو سیوێکی 2019 1993 کەس کۆچی دواییان کردووە کە لەم ڕێژەیە 3806یان لە ڕەگەزی نێرە و 1036یان لە ڕەگەزی مێیە و ئامارەکان لە 2009 بە 2012 ڕێژەی نێر و مێیان زیانە کردوتەوە لە دوای 2013 زیاتراوەتەوە ینی من ئەو ئامارانی کە لە بەردەستمدایە کە سلێمانی یاخود تەناهی دەڤەری ڕانی و پشدەرە ئەم ئامارەی کە لە بەردەستماندایە ئاماری هەموو هەرێمی کوردستانە کە من متابعەم کردوێنێ لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتچۆی هەرێم بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتچۆی هەرێم کە بۆ ئەوەی کە معلوماتەکان دەیکەمەوەی ئەم دوو مانگە بەڵام بە هۆکارێکی تەکنیکی کە ئەگەر سیر بکەین ینی ڕووداوەکانی هاتوچۆ بەپێی ڕێژەیەکی دیاریکراو بەپێ و ناوچە جوگرافی کە هەیە شتێکی ئاساییە بەڵام لە هەندێک ناوچە لە هەرێمی کوردستاندا بۆ نمونە لە ڕێگەی سلێمانی کەلار کە بە ڕێگەی مەرگ ناسراوە لە ڕێگەی سلێمانی بۆ ڕانی و پشدەر کە ئەمانە دوور لەو شوێنانن کە زۆرترین ڕووداوی هاتوچۆتیاندا ڕوودەدات ئێوە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دەتانەوێت چۆن ئەم گرفتە سەرەکیەی دانیشتوانی کەلار و کفری دانیشتوانی ڕانی و پشدەر چۆن بۆیان چارەسەر بکەن دەتانوێت لە وەرکشۆپێکا باسی چی بکەن باسی ئەوە بکەن کە سایەقتیش ڕەوی نەکا یاخۆ نازانم ینی ڕێنمایە تایبەتەکان بە هاتوچۆ و بە بە دووسایدکردنی ڕێگاکە یان خودت دەتانوێت چۆن جەوهری سەرەکی چارەسەرکردنی گرفتی ئەو دوو شوێنانە بە تایبەتی لە چیا دەبینەوە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بەڵێ ئەو پرۆژەیە کە ئێمە لە بەردەستماندایە پرۆژی ساڵی سەلامەتی کە بتوانرێت جێبەجێ بکرێت کۆمەڵێک میکانیزمی زۆر گرنگ لە خۆ دەگرێت لەوەی کە چاکردنی ڕێگاوبانەکان بە دەرەجەیە کە هۆکاری سەرچینە لەوەی کە ڕووداوەکان ڕوو لە زیادبووندانە و هەروەها بەهۆی ئەوەی کە زۆربەی ڕێگاکان ڕێگای یەکساییدن ئەگەری پێکدادانی ڕووداوەکانی هاتچۆ زیاتر دەبێت و هەروەها نۆژنەکردنەوەی ڕێگاکان هۆکارێکی سەر چییە کە بوونی چاڵوچۆڵی ڕێگاکان زۆر جار وایە تاسەیەکی بچوو کارەساتێکی گەورەی دروست کردووە و تاسەکان مەرجی گەورەیان حەشارداوە بۆ ئەو هاوڵاتیە خێر لە خۆنە دیوانەی کە دەیانەوێت سەفەر بکەن یاخود کارێکیان هەیە بەڵام بەداخەوە لە زیادەوەی کە بێنەوە ماڵەوە مەرگ دەبێتە میوانی خانەوادە و ماڵەکانیان خاڵێکی تر ئۆتۆمبیلی بارهەڵگر لە هەمان ئەو شەقامە دەڕوات کە ئۆتۆمبیلی تایبەت پێدا تێپەڕ دەبێت و نەبوونی هێماکانی هاتوچۆ بە شێوەیەکی ڕێکپێک لەسەر ڕێگاکان و نەبوونی هێڵ و خەت و خطوقی جیاکەرەوە لە ڕێگاکان هۆکارێکی ترا و خێرا لێخڕین و سەرپێچی زۆر و پابەند نەبوون بە ڕێنماییەکانی هاتچۆ ئەمەش یەکێکە لە هۆکارەکان کە دەکرێت بڵین شوفێر لە کاتی نزیک بوونەوەی لە ئۆتۆمبیل یەکێکە لە هۆکارەکان کە نەبوونی مەودایە ئیشارەت و نیشانانەی هاتچۆ هەنا پامەند نابێ کاکارزانم خاڵانەی کە جەنابەت باسی دەکەی ڕەنگە زۆرینە شۆفێرانیش بیزانن بەڵام دوجار ڕۆڵی سەرەکی ئێوە بۆەوەی کە ڕووداوەکانی هاتوچۆ کەم بکەنەوە تەنها خستنەڕووی ڕێنمایی نییە بۆ شۆفێر یاخودەوەی کە هۆکار یا خەلەکان لە کوێن بیان دۆزنەوە ئێستا خەلەکان دیارن ڕێگاکانمان ڕێگەوبانەکانمان خراپن لە ڕووی هێماکانی هاتوچۆ لە ڕێەوەی کە یەکسایدن دنیایەک تاسە و چاڵ و چۆڵەیان تێدایە بە ڕێگەی مەرگ ناسراون بارهەڵگری زۆریان لەسەر بەتابەتکەچی بۆ کەلار بارهەڵگر هەر نییە دەبێت لە پشتی بارگڵگرێکەوە بە ئیسراحەت گوێڕایەڵان و عاقڵ بەدوایە بڕۆی ڕەنگە بە 34 دەخوڕێ زۆرجار بەڵام ئێوە فشارتان ئایا تەنها بۆ سەر بەڕێوەبەرایەتی هاتوچۆیە گەتستانەوێت تیان بگەێنن لە کاتێکدا ڕەنگە پۆلیسی هاتوچۆ زۆر باش لە ئێمەش و لە ئێوەش بزانێت خەلەلەکان لە شوێن یا دەتانەوێت بۆ نمونە قسە لەسەر پەرلەمان بکەن قسە لەسەر سەرۆکایەتی حکوومەت بکەن ئەمانە چۆن چکە دوجار دەگەڕێتەوە بۆ سەر دابشکردنی بوجە بۆ بەڕێوەبەرایەتەکانی ڕێگۆبان بۆ دیاریکردنی بوجە بۆ وەزارەتەکان وەزارەتی دارایی بۆ نمونە چۆن بوجەیان دیاری بکە کامە پێویستی بە بڕیاری ئەنجومەنی وەزیرانە یاخود بە پێویستی بە هەندێک ڕێنمایی و یاسای تایبەتە لە پەرلەمانی کوردستان ئێوە چۆن فشار لەسەر پەرلەمان و لەسەر حکوومەت دروستەکەن بەڵێ
ئێمە پرۆژێک کە هەمانە سەردانی زۆربەی فراکسیۆنەکانمان کردو لە پەرلەمانی کوردستان کە بۆی پاڵپشتی ئەم پرۆژەیەمان بکەن دامی مادیمان کەم بۆ سەرخستنی ئەم پرۆژەیە کە ئەو هۆکارانەی کە خسمانەتە ڕوو کە بەشێک من لە هۆکارانە کە دەرفەت بێ ئەوانی تر باز بکەم ئەوەی جنات باز دەکەی پێشنیارەکان بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتچۆ یاخود کەمکردنەوەی ئەو ئامارانەی کە ئاماژەمان پێکردن دانانی پلانی خێرا بۆ جووساییکردنی هەموو شەقامەکان و هەروەها نۆژەنکردنەوەی ڕێگا تێکسۆکان و دانانی هێمای زیاتر لەسەر ڕێگاکان و گۆڕینی سیستەمی هاتچۆ کە گۆڕنی شێوازی پێدانی مۆڵەتی شۆفێری کە یەکێکە بەڕاستی لە هۆکارەکان کە پێدانی مۆڵەتی شۆفەری لە هەرێمی کوردستان زۆر ئاسانە ئێمە کە سەری وڵاتێکی کەنەدا بکەین کە سیستەمی پێدانی هاتچۆ زۆر جیاوازە وەگەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە من کاتێک کە هەڵگیری مۆڵەتی شۆفەری بۆ چەند ساڵێک تەنها فەحسی چاو بەسە بۆ ئەوەی کە مۆڵەتەکەم نوێ بکەمەوە لە کاتێکدا کە ئەو گۆڕانکاریانێک کە لە دەستەی من ڕوویداوە یاخود هۆکارێک لە هۆکارەکان دەبێت دووبارە ئیزراعاتی تون بگیرێتە بەر بۆ ئەوەی کە پێدانی مۆڵەتی شۆفێری بە شێوازێکی تر بێکە ینی بەداخەوە ئەمانە پێدانی مۆڵەتی شۆفێری ئەو کەسە دەبێتە هەڵگیری مۆڵەتی شۆفێری نەبووە بە شۆفێرێکی باش بەڵێ ئامادەبوانی ئەو وەرکشۆپەی ئەمڵامکێن و تا چەند توانای بڕیاردانیان هەیە لە جێبەجێکردنی پێشنیارەکاندا ئەگینا هەموو مرۆڤێک دەزانێت پێشنیار بکات و بڵێ ئەمە کێشەکەیە ئەوە چارەسەرەکەیەتی ئەوە شۆکارەکەیە ئێوە ئەمڕۆ کێ بانگشتی ئەو وەرکشۆپە کراوە لەلایەنە پێوەدیدارەکان و کاربەدەستانی باڵا کە توانای بڕیاردانیان هەبێت نەگەر بەڵێ بکەن بۆ ئێوە و قسەی خۆش بکەن و سەرنجام ئاوێکی فێنک و شیرینیەکیش بخۆنەوە و بڕۆنەوە و ئەوەی کە ئەمێنێتەوە خوێنی وەکوڵێ ڕۆچووی قوربانیان یاتوچۆیە. بەڵێ ئەوانی ئەمڕۆ بانگێشمان کردووە نوێنەری بەڕێوەبەری پۆلیسی هاتسووی سلێمانیە و هەروەها ئەو قاب یەکێتی زانیان پەروەەردە و ئەندازیارانی باری ڕێگاوبان و لایانی حکومی لە پارێزگار و بەرپرسانی حیزبی حکومی ئەمانە بەڕاستی هیچیان توانای بڕیاردانیان نییە چونکە ئەوەی کە هەیە بڵین لە حکوومەت لە ئەنجومەنی وەزیران لەلایەن ئاسی لایانی پەیوەندیدار لە وەزارەتەکان معنینە بم بۆوارە کە بڵین وەزارەتی شارەوانی وەزارەتی ئاوادانکردنەوەیە ئەوانە هۆکاری دەتوانن بڵین چارەسەر لای ئەوانە ئێمە تەنها پێشنیار و پەیامە و لە چوارچێوی ئەو پێشنیار و پەیامانەدا ئێمە ئەو داهاتی کە لە بەردەستی هاتچووی هەرێمە کە ئەو داهاتی کە لە ڕێگەی باج و زەریبە و پێدانی تابلۆی ئۆتۆمبیل و نوێکردنەوەی سنەوی ساڵانە هەموو ئەو باج و زەریبانێکە هەنا ئەو سزایانەی کە لە کامیرەی هاتچۆ وەردەگیرن تەنها ئەوانە ئەگەر هەمووشی نەبێ لە 150 بەکار بهێنرێ بۆ چاکردنی ڕێگاوانەکان پێم وایە هەموو ڕێگاوانەکان لە ماوەیەکی زۆر کەمدا چاک دەکرێن بەڵام بەداخەوە کە ئەو داهاتە لە بواری تردا بەکاردێ و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بە نیگەرانیەوە لەم بابەتە دەڕوان بۆیە بێت و بە شێوازێکی شەفا بتوانرێ ئەم بابەتە معالەزە بکرێ و بەپاکردنی هەڵمەتی هۆشیاری لە تەڕەوەکانی کۆمەڵایەتی و وانەی هۆشیاری بخرێتە سیستەمی پەروەردەکە ئێمە کاری لەسەر دەکەین هەر لە بنەڕەتیەوە تاکو و قۆناغی ئامادەیی کە بەپێی یاسا ئەو کەسە دەبێتە 18 ساڵ دەتوانێت ببێ هەڵگیری مۆڵەتی شۆفێری تایبەت لە 20 ساڵ دەبێتە هەڵگیری مۆڵەتی گشتی ئەگەر بێت و ئەم هۆشیارە یاسایی و ڕۆشنبیریە بخوێنێ لە قوتابخانەوە ئەو کاتش کە مۆڵەت بەدەستهێنێ پێم وایە هۆشیاری زیاتری دەبێت و هەروەها ئێمە ئەگەر بێت و لە هەرێمی کوردستان شێوازی هێڵەکانی هاتچۆ بگۆڕدێن و هێڵی شەمەندەفەر و میترۆ و تووڕام ئەمانە زیاد بکرێن هۆکارەکانی گواستنەوەی بە کۆمەڵ گۆڕانکاری بەسەردا بێت پێم وایە ڕووداوەکان کەمتر دەبنەوە و ئەوەی کە ئێمە بەڕاستی مەبەستمانە لە ڕێگەی وەزارەتی ئەوقافشەوە هۆشیاری ڕۆشنبیری و ئاینی کە ئێمە سەردانی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستانمان کردووە کە حکمی پابەندەبوون بە ڕێنماییەکانی هاتوچۆ ئەو کەسێک کە پابەندیە حکومەکەی لە ڕوو شەرعیەوە چۆنە لەسەر خەتی لەگەڵ وەزارەتی ئەوقاف بۆ ئەوەی کە لە هەرێمی کوردستان یەک هەینی تایبەت و تەرخان بکرێت بە خستنەوەی ئەو ئامارانە و خوێندنەوەی لیژنەی خوێندنەوەی فتوای لیژنەی فتوا بۆ هۆشیاری هاتچۆ و لە ڕێگەی بەڕێز بەڕێبەرایەتی هاتچۆی هەرێم ئامارەکان کە دەخرێنن ڕۆژساڵانە لەگەڵەوەشدا هۆشیاری زیاتر بکرێ و ئەوەی کە خاڵی سەرەکیە و خاڵی جەوهەریە کە ئێمە کاری لەسەر دەکەین بەڕاستی ئەو ڕێگاوبانانە کە تێک چوون و پێویستیان بە چاکردن و ڕێکردنەوە هەیە و بەڕاستی ئێمە دەمانەوێت هەر لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە بتوانرێت کە لایانی پەیوەندیدار لە حکوومەت لە پەرلەمان بهێنرێتە سەرخەت و ئەم ئامارانی کە حەز دەکەم دەرفەتم دەم بیخوێنمەوە کە ساڵی 2009 تەنها بە ژمارە ئێمە 564 کەس بەهۆی ڕووداوی هاتچۆوە مردووە و ئەوانەی کە بریندار بوون 545
5438 و لە 2010 5,884 کەس مردوون 5,971 کەس بریندار بووە لە 2011 631 کەس مردووە 5,742 کەس بریندار بووە لە 2012 572 کەس مردووە 5,939 کەس بریندار بووە لە 2013 911 کەس مردووە یعنی ڕێژەیەکی زۆر بەرز لە 2011 12438 کەس بریندار بووە لە 2014 کە ڕێژەکە بەرزتر دەبێتەوە 791 کەس مردووە 11870 کەس بریندار بووە لە 2015 858 کەس مردووە 12354 کەس بریندار بووە لە 2016 817 کەس مردووە 11188 کەس بریندار بووە لە 2017 690 کەس مردووە 7016 کەس بریندار بووە لە 2018 655 کەس مردووە 4844 کەس بریندار بووە لە 2019 هەتا سیویەکی 120 کەس مردووە تەنها لە ماوەی سێ مانگداکە 1236 کەس بریندار بوو ئەو کۆی ئامارەکانەکە وەکو ئاماژەم پێدا لە ماوەی 10 ساڵدا 7193 کەس مردووە وە کۆی گشتی ڕووداوەکانیش لە 2009 بۆ 19 تا سیویەکی 2019 84036 کەس بریندار بووە کە کەم ئەندام بۆ زەینی تێک چووە ینی بە زۆرەکان بەهۆی ئەم ڕووداوە ئێوە دیارەکە هێندە بە دووەداچوونتان کردووە ڕۆچوون لە ناو وەزاکەیە هەموو ئەم ئامارانە لە سەتا بۆ نمونە ینی زۆرترین ڕێژەیان لەسەر کام جۆر لە ڕووداوەکانی هاتوچۆیە یا هۆکارەکەی بۆ نمونە هۆکاری خراپی ڕێگەوبان هۆکاری تیژڕەوی هۆکاری نەبوونی مۆڵەت هۆکاری موبایل هۆکاری سەرخۆشی زۆرترین ڕێژەی ئەم ڕووداوانە لە کام لەو هۆکارانەیە هەیە لەوەندێک کە ئێوە تحقیق و بە دووەداچوونتان کردووە بەڵێ ڕووداوەکان هەمە جۆرن و وەک چۆن کە ئەوەی کە باسم کرد هەموو هەرێمی کوردستان و هەموو هەر چوار پارێزگاکەیەتی ڕووداوەکان بە دەرەجەیەک تیژڕەویە کە تیژڕەوی یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان خراپی ڕێگاوبانەکان یەکسایدی ڕێگەوبانەکان و نەبوونی هێماکانی هاتوچۆ و هێماکانی هۆشیاری هەروەها پابەندبوونە بە ڕێنماییەکانی هاتوچۆ نەبەستنی پشتێنەی شیکردنەوەکە و جیاکردنەوەکەی ئەمە نەخراوە بەڵێ ئەمە نەخراوەتە ڕوو لە ئامارەکان کە هۆکاری مردنەکان چۆنن بەڵام ئەوەی کە وەکو باسم کرد و یەکێک لەوەکان نەبەستنی پشتێنەی دڵنیاییە یەکێک لە بابەتەکان کواڵەتی ئەو ئۆتۆمبیلانەیە کە خۆشبەختانە یەکێک لەو بەرگانە ئێمە کە کارمان لەسەری کرد ئەوە بووکە پێداچوونەوەی بە سیستەمی هاوردە و هاوردەکردنی ئۆتۆمبیلەکە ئەو ئۆتۆمبیلانی کە هاوردە دەکرێن بۆ هەرێمی کوردستان کە لە وڵاتێک لە وڵاتەکان وەرگەڕاوە یاخود ژێر ئاو کەوتووە دێت لێرەکانە لە یەکێک لە وڵاتان چاک دەکرێتەوە دواتر هاوڵاتیانی کوردستان بەکاری دێنن پێداچوونەوە بۆ سیستەمەکە خۆشبەختانە ئەو ئۆتۆمبیلانی کە ژێر ئاو دەکەون یاخود زۆر تێک چۆن لێ ناگەڕن کە داخلی هەرێمی کوردستان بکەن. سەلامەتی لە ڕانیە سپاس بۆ زانیاریەکانت بە ئومێدی ئەوەی ئەم پێشنیار و قسە جوانانە ببنە کردار و خەڵک هیچ نەبێ لە مەرگی ئۆتۆمبیل و ڕووداوەکانی هاتوچۆ ڕزگاری بێ. زۆر سپاس کە لە ستودیۆکانمان لە هەولێرە و میوانی بەرنامەکەمان بووی.